شەوی شەممە لەسەر یەکشەممە شەوێکی سەخت و پڕ لە مەترسی بوو بۆ گوندەکانی دەشتی هێرد لە قەزای سیدەکانی سەر بە ئیدارەی سۆران. هەورە بروسکە و بارانی بەخوڕ تەنها کۆبوونەوەی ئاوی زیادە نەبوو، بەڵکو بووە لافاوێک کە 11 پردی پەڕینەوەی لەگەڵ خۆی بردو ڕێگای هاتوچۆی 58 گوندیشی بڕی. زیانەکان تەنها لە پردەکاندا نەوەستان، لافاوەکە چووەتە نێوچەندین ماڵ و زیانی بە تۆڕەکانی کارەبا گەیاندووە. لە دەرەنجامی ئەمەدا دەرگای بەشێک لە قوتابخانەکان بەڕووی خوێندکاراندا داخران، چونکە ڕێگایەک بۆ پەڕینەوە نەمابوو. بۆ یە شەپۆڵە بارانەی شەوی ڕابرد و قەزای سیدەکانی گرتەوە، بێگومان بێ زەرەر نەبوو بۆ هۆی پچڕانی ڕێ هاتچۆی چەند گوندێک لە هەمان کاتدا ڕێگەی سەرەکی قەزای سیدەکان بە نەحیەکانی ڕەشەوە، جگە لە سێکتەرەکانی ڕێگەوبان و هەروە سێکتەری کارەباش زیانی پێکەت بۆ هۆی پچڕانی کارەبای چەند گوندێک و هەروە زیانگاندن بە چەند عمودێکی کارەبا تاوەڕێک کاورەبا. لە هەمان کاتدا قوتابخانەی گوندی پیرەکە ئاوچ بۆ ناوی، بەڵام سوپاس بۆ خواجگە لە زیانی مادی زیانی گیانی نەبوو. ئەمە دیمەنی گوندی پیرەکانە، گوندێک کە پردەکەی بووەتە قوربانی لافا و ئێستا دانیشتوانەکەی لە دۆخێکی مەترسیدان. هاوڵاتیان لێرە بۆ گەیشتن بە ناوەندی شار ناچارن بە نێوڕووباردا بپەڕنەوە. ئەمەش هەڕەشەیەکی ڕاستەوخۆیە بۆ سەرژیانیان. ئەوان دەڵێن ئەو پردانەی بۆیان دروست کراوە ستاندارد نین و بەرگەی لافاوی ناوچە شاخاویەکان ناگرن. تقریبای 11 پردیان بردیە، قەومە 58 مارش لەسەر ئەو ڕێگاین، ئەو ڕێگال و هەولێرێ سەرەکیە لۆ سۆران و لۆ مێرگە سۆر و لۆ پیران و ئەو ڕێگایە ئەو جستە سەرەکیە دەگا جستی نزاریە هەردووچیان سەرچنی ئەوەی دیش هەموو حقیقەتێ پیرەکە و مینە و خۆڕان و ئەوانش هەموو گوندیان لەسەنە. ڕێگەی قوتابخانە بەخۆی ئاو هاتبوونا قوتابخانێ مامۆستای هەر هاتێ چوێ مارەچێ مارە جیرانەچێ وەتو مافروشتی و توێ قوتابخانە کڕتار بوو ئیدارە و میدارە بەس ئەو هەیە کتاب دۆرا بێدابوون دۆرا بەکەتەر نەبوو. ئەگەنا ڕێگای ئێستا تەلەبێ سانەوینی هەیە بەخۆی ناگەنە مەکتەبێ. وڵی داواکارن لایانی پەیوەندیداری شەڵا بە زووترین کاتەکە بکرێت چارەسەرشی لەوە دۆزنەوە جسرش مەتفەزە کچکە ناگا مەتفەزە گەورە بانە مەتفەزینە 4 متری بانەوە 2 متری نەگە 4 متری بانە بەخۆی وڵێ نەتاتێ ئەو ئاستەنگە درستنێک کە ڕێگا خرانێ بووە و ئەوەی هەرنێ دێرا ئەو پەرژینانە خرانەی کردن. ئەوەی لێرە لە سیدەکان دەبینرێت تەنها کارەساتێکی سروشتی نییە، بەڵکو دەرخەری لاوازی ئەو پرد و ڕێگایانەیە. ئێستا 58 گوند لە چاوەڕوانی ئاوردانەوەی خێرای لایەنە پەیوەندیدارەکاندان. ئایا حکوومەت تەنیا بە چاکردنەوەیەکی کاتی کۆتایی بە مەینەتەکانی ئەم خەڵکە دەهێنێت، یان ئەمجارە پردی ستاندارد و استراتیژی دەبنە جێگرەوەی ئەو پردانەی کە لافاو بە ئاسانی بردی؟ ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، دەشتی هێرد لە قەزای سیدەکان.